بڵاوتان لێبێ بەڕێزان و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە بۆ پوختەکردنەوەی کتێبەکان لە ئەکادیمیای مێگەمایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. بۆ ئەمڕۆ کتێبی ژمارە 27مین بۆ ئێوە پوخت دەکەینەوە، ئەویش وەک لەسەر شاشەکە دیارە ناونیشانەکەی بە ئینگلیزی How to Become a People Magnet لە نووسینی مارک ڕکلاو، واتە چۆن ببین بە موگناتیسی کەسانی تر، واتە سەرنجیان ڕابکێشین. ئەم کتێبە بەڕاستی کرۆکی بابەتەکەی خۆی لە کاریزما و سەرنجڕاکێشی و چۆنێتی ڕاکێشانی سەرنجی کەسانی ترە لە ڕێگای خستنە ڕووی 62 ڕێنوێنی کورت و پوخت. مارک کە نووسەری کتێبەکەیە پێی وایە کە کاریزمابوون یان ڕاکێشانی سەرنجی کەسانی تر تایبەتمەندێکی کەسی نییە، بەڵکو هەڵسوکەوتێکە کە دەتوانین فێری بین و ڕاهێنانی لەسەر بکەین، بەڵام بەندیشە بە ژیری یان زیرەکی، سۆزداری، هەروەها پەرەپێدانی خودی، هەروەها ڕازگۆبوون و ڕاشکا و دڵسۆز. لەم کتێبەدا لە ڕێگای چەند بەشێکی دیاریکرا و ئەم ڕێنوێنیانە خراوەتە ڕوو کە لە بەشی یەکەمدا وەکو بنەما ناوخۆییەکان و سایکۆلۆژیای سەرنجڕاکێشان خراوەتە ڕوو. تۆ پێشەوەی بتوانی بە شێوەیەکی کاریگەر پەیوەندی لەگەڵ کەسانی تر دروست بکەی، دەبێ باری ناوخۆیی خۆت هاوتەری بێ لەگەڵ ئەو کاریگەریە. بۆیە لێرەدا ئەگەرە تۆ لە ڕووی دەرونیەوە ئامادەبی یان لەو بارەبی کە خۆت پیشانی دەدەی، بە ئاسانتر خەڵکەکە لە دەورت کۆ دەبنەوە و سەرنجیان ڕادەکێشی. یەکەم خاڵی گرنگ ئەوەیە کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان وەکو ئاوێنە، وەکو نەینۆک یان وەکو خۆدینن. تۆ ئەگەر هاتوو نادڵنیاییت لێ ببارێ، ئەگەر بەرگری بەردەوام بکەی، ئەگەر نێگەتیڤ و نەرێنی بی، ئەوە بە دڵنیاییشەوە تۆ ئەو خەڵکە لێ دوور دەکەوێتەوە. بە پێچەوانەشەوە موگناتیسبوونی ڕاستەقینە، سەرنجڕاکێشی ڕاستەقینە کاتێک دەست پێ دەکا کە تۆ لە ناوە خۆت متمانەت بە خۆت بێ، متمانە و باوەڕ دەرببڕی، هەروەها شکۆ و ڕێزی خۆشت بەبەرزی بهێڵیتەوە. مامەڵەکردن لەگەڵ هۆکارە کوشندەکان. مارک کورتکراوێکی داناوە فود بە FUD بۆ هەر فاکتەرێک لەوانە پیتێکی وەرگرتووە. ئێفەکە لە بۆ fear واتە ترس، یوەکە لە بۆ uncertainty واتە نادڵنیایی، دیەکە لە بۆ doubt واتە گومان. ئەگەرە تۆ بتوانی بە شێوەیەکی گونجاو مامەڵە لەگەڵ ئەو فاکتەرانە بکەی، فاکتەری ترس، نادڵنیایی، گومان، ئەوە بە ئاسانتر دەتوانی سەرنجی خەڵک ڕابکێشی. بۆ نمونە کە تۆ ترست هەیە لە ڕەتکردنەوە، ئەمە دەبێت ئەوەی دروستکردنی نیگەرانی. کاتێک کە تۆ نێگەتیڤی یان نادڵنیایی لەو کارەی دەیکەی، لەو بیرۆکەی کە دەیخەیتە ڕوو، ئەوە بە دڵنیاییەوە خەڵک لە دەورت کۆ نابێتەوە و نابێتە جێی سەرنجی خەڵکی. بۆ ئەوەی ئەو کارانەش بکەیت، دەکرێت سوپاسگوزاری ڕۆژانە بکەیتە یەکێک لەو ڕەفتارانەی خۆت کە هەیە، هەروەها چەند هەنگاوێکی ئامانجداریش بەهاوێژی یان بگریتە بەر بۆ ئەوەی لەو کۆمفۆرت زۆنە، لەو ناوچەی ئاسوودەیی خۆت بێتە دەرەوە. لەلایەکی تر باس لە توانا و کاریگەری و هێزی وزەی ئەرێیی دەکاتن. خەڵک بە شێوەیەکی گشتی تۆی بەڕێزیش بەرەو ئەو کەسانە دەچی کە گەشببینیان لێ دەبارێت، کە گەشببینن، چونکە وزە دەگوازرێتەوە. تۆ بەرەو کەسێک ناچی کە بەردەوام ڕەشبینە، بەردەوام کێشەی هەیە، بەردەوام نیگەرانە، بەردەوام کێشەکانت بۆ قوڵتر دەکاتەوە.
بەرەو کەسێک دەچی کە گەشبین بێ، کە گەرم و گوڕ بێ، کە گوێگرێکی باش بێ. بۆیە ئەتۆ ئەگەر گەشبین بی، ئەگەر شێوازی بیرکردنەوەت بەو شێوەیە بێ کە خەڵک بیبینێ، ئەوە بە دڵنیاییەوە دەبیتە جێسەرنجی خەڵکی. لە بەشی دووەمدا باس لە پەیوەندی کاریگەر دەکا کە چۆن بە چەند هەنگاوێک دەتوانین ئەو کەسانەی کە لە ڕووی پەیوەندیەوە کاریگەریان زۆرە و باڵەدەستن لەگەڵ ئەوانەی کە ئاسایین جیا بکەینەوە. یەکەم خاڵی هەرە گرنگیش لێرە ئەوەیە کە تۆ تیشکۆ و تەرکیزی گفتوگۆ و دیالۆگەکان نەخەیتە سەر خۆت، بەڵکو بخەیتە سەر کەسی بەرامبەر. چەند هەنگاوێکی گرنگ، یەکەمیان ئەکتیڤ لیسنینگ واتە گوێگرتنی چاڵک، کە ئەمە بەڕاستی کرۆکی بابەتی سەرنجڕاکێشی و موگناتیس بوونە. کە دەڵێن گوێگرتنی چاڵک مەبەستمانەوەیە کە تۆ بە تەواوی سەرنجەوە بە چاو و بە گوێچکە و بە ئەندامانی جەستە هەمووت لەگەڵ ئەو کەسەدایە کە تۆ گوێت بۆ ڕاگرتووە یان قسەت بۆ دەکا، ئەویش لە ڕێگای یان سڕڕاهەژاندن بێ، یان چاوتێبڕین بێ، یان تەنانەت دووبارەکردنەوەی چەند پرسیارێکی کراوەی بەسیتیش بۆ پشتگیری دەربڕین لەگەڵی. بەشی تر لە پەیوەندی کاریگەر ئەوەیە کە تۆ خۆت بە دوور بگری لەوانەی کە دەبنە هۆی کوشتنی پەیوەندیەکان. یەکێک لە خێراترین بکوژەکانی کاریزما ئەوەیە کە تۆ هەموو دیالۆگ و قسەکردنەکان بخەیتە سەر خۆت، تیشکی گفتوگۆیەکە هەموو بخەیتە سەر خۆت و خۆت باڵە دەست بی تێیدا، هەم وەکو قسەکەر هەم وەکو تەوەر. بۆیە دەبێت تۆ تەرکیز بکەیتە سەر کەسی بەرامبەر. ئەگەر پێویستیش بوو هەندێک وردەکاری لەسەر ژیانی خۆت، لەسەر ئەزموونی خۆت باز بکەیت، گرنگە کە ئەوەی باسی دەکەی پەیوەندی بەو بابەتە هەبێ کە لەسەری دەدوێن. هەوڵدان بۆ قەناعەت پێهێنان، هەوڵدان بۆ باوەڕ پێهێنان، ئەویش لە ڕێگای بەدەستهێنانی متمانەوە، نەک لە ڕێگای خۆعەرزکردن و خۆفەرزکردندا. لە جیاتی ئەوەی کە تۆ بچی بە شار و باڵی خۆتدا هەڵبڕێ، بەڵکو دەکرێت چەند نمونەیەک، چەند گەواهیەک، چەند بەڵگەیەک بهێنیتەوە بۆ ئەو قسانەی خۆت کە دەیکەی، ببێ ئەوەی ئەو کەسەی بەرامبەر هەست بکا کە تۆ زەختی لەسەر دەکەی. لە کاتی گفتوگۆشدا کاتێک کە تۆ داواکاریەکت هەیە لە کەسی بەرامبەر، زۆر ئاساییە دەبێ هەوڵی بەرژەوەندی دوولایەنە بدرێت. تۆ ئەگەر کەشێکی وات دروست کرد، پرسیارێک بکەی، پرسیارەکەش ببێتە هۆی جوابێکی ئەرێیی، ئەوە بە دڵنیاییەوە تۆ سەرنجڕاکێشەکەت بەدەردەکەوێت. بەڵام بەڕای من مارک دەڵێ کاتێک کە تۆ قسە دەکەی دەتەوێت ڕەیەکت پێ بدەن، دوو ڕای ئەرێنی بخە بەردەستی ئەو کەسەی بەرامبەر، نەک تەنها بەڵێ و نەخێر بێ، بەڵکو دوو بۆ چوونی ئەرێیی بێ کە هەردووچیان لە بەرژەوەندی هەردوو لاتاندا بێ، بۆی ئەو کەسەی بەرامبەر کە وەڵامیش دەداتەوە هەست بە دۆڕان نەکا، هەست بە باڵێن ئەو چێبەرچێیە نەکا کە لێوان تۆ ئەودا هەیە، بەڵکو هەردووکتان براوە دەبن. هەوڵ بدەی لە کاتی گفتوگۆدا بەو مانایە نەبێ، بەو ئاراستەیە نەبێ کە تۆ بسەلمێنی کە کەسی بەرامبەر هەڵەیە لە بیرکردنەوە، هەڵەیە لە بۆ چوون. نەخێر، دەبێ ناڕێککەوتنەکان، ڕازی نەبوونەکان هەوڵ بدەین بەهۆی چەند بەڵگەیەکی نەرم و سادەوە وای لێ بکەین کە تۆ هاوسۆز بی لەگەڵی، هەروەها بۆ دروستکردنی بۆشاییەکی سەلامەتیش بۆ ئەوە کە بتوانن بە ئاسانتر قسەکانی خۆیان بکەن و بۆ چوونەکانیان بخەنە ڕوو، نەک تۆ هەر هەوڵ بدەیت ئەو کەسە بە هەڵەدا بنەی یان بیسەلمێنی کە هەڵەیە و ئەویش لە لای خۆیەوە هەست بکا کە دۆڕاوە و دۆڕاندوویەتی. بۆیە ئەوە
لە دژی سەرنجڕاکێشی دەبێت. ئەگەر تۆ ڕاستگۆ بی لە قسە و گفتار و ڕەفتارەکانت، ئەوە ئاسانترە بۆ ئەوەی ببیت بە کەسێکی سەرنجڕاکێش، چونکە فریودان، هەڵخەڵەتاندن، وا خۆپیشاندان کە تۆ کەسێکی تری، ئەوە دەبێتە بربەستێک لە بەردەم ئەم پەیوەندیە کاریگەرە. بۆیە خودی خۆت بە هەڵەکانیشتەوە، خودی خۆت بە کەمە کوڕیەکانیشتەوە ئەوە پیشان بدە، چونکە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی متمانەیەکی درێژخایەن لەگەڵ کەسانی بەرامبەر و پەیوەندێکی تند و تۆڵتریش. لە بەشی سێمی کتێبەکەدا باس لە چەند یاسایەکی پەیوەندیکردن و مامەڵەکردن دەکا. ڕکلاو نووسەری کتێبەکە لێرەدا باس لە چۆنێتی دروستکردنی متمانە و هەروەها چۆنێتی کەمکردنەوەی بەرگری دەرونی و بۆ چۆنێتی چاککردنەوەی پەیوەندیەکانە دەکات کاتێک کە بە هەڵەدا دەڕوات، کاتێک کە بە ئاراستەیەکی نادروستدا دەڕوات. یەکەم خاڵ هێزی سوپاسگوزاری. تەنانەت یەک سوپاسکردنی سادە ڕەنگە کاریگەریی زۆر گەورەی هەبێ لە پەیوەندیەکاندا. بۆیە کاتێک کە تۆ ناوی کەسی بەرامبەردێنی، کاتێک کە تۆ سوپاسی دەکەی، هەوڵ بدە چاوت لە چاوی ببڕە، اینجا سوپاسی بکە تا هەست بە ڕاستگۆییەکەت بکە، هەست بە ئەوە بکە کە ئەو سوپاسە لە دڵەوە دەردەچێ بۆ ئەوەی وەزنێکی تر، چێش و قورساییەکی تری هەبێ لەلایەن ئەو کەسە کاتێکە سوپاس دەکەی. دوای ئەوە داوای لێبوردنکردن. ئەگەر ئێمە باوەڕمان وایە کە مرۆڤین، هەمووشمان هەڵە دەکەین. کاتێک کە هەڵە دەکەین دەبێ بەرپرسیارەتی تەواو وەربگرین، هەروەها دەبێ زۆر بە بوێرانە بەبێ گەڕان بە دوای پاساو یان هێنانەوەی پاساو داوای لێبوردن بکەیت، چونکە ئەمە دەبێتە هۆی وەرچەرخانێک لەو پەیوەندی کە تۆ هەتە لە کەسی بەرامبەر و دەبێتە هۆی دروستبوونی متمانە لەلای ئامادە، یعنی لەلای دەردەکەوێ کە تۆ ئامادەی پۆزش بهێنیەوە، ئامادەی داوای لێبوردن بکەیت ئەگەر زانیت کە هەڵەی. بەکارهێنانی زمانی جەستە، واتە ئەو ئاماژە نازارەچیانەن زۆر زووتر و خێراتر لە وشەکانت تۆ دەردەخەن و نیەتەکانت دەردەخەن. بۆیە هەوڵ بدە شێوازی وەستانت بەردەوام بە شێوازی کراوە بێ، نەک دەستت وەکو با بڵێن لە سنگی خۆت گیر کردی بێ و قوفلت دابێ، کلیلت دابێ. ئەمە جەستەی کراوە وا دەکا کە تۆ ئامادەی بۆ ڕای جیاواز، بۆ گوێگرتنی جیاواز. هەوڵش بدەیت کە ئەو شێوازی وەستانەی کە هەتە هەم ڕێز پیشان بدە، هەم واش پیشان بدە کە تۆ ئامادەی بۆ پەیوەندی دروستکردن و بۆ بەردەوام بوون لەو گفتوگۆیی کە هەتە. خاڵێکی تر ئەوەیە واز لە پاشمەلە قسەکردن بهێنە. ئەو کەسانەی کە وەکو موگناتیس سەرنجڕاکێشن، ئابڕووی کەسانی تر دەپارێزن تەنانەت کە خۆشیان لەوێ نەبن. تۆ ئەگەر وازت لە پاشمەلە قسەکردن و قسە و قسەڵۆک هێنا، ئەمە دەبێتە هۆی دروستکردنی سومعەیەکی باش بۆ خۆت، بەوەی کە تۆ کەسێکی سەنگینی، تۆ کەسێکی کە نهێنی کەسانی تر دەپارێزی، هەروەها خاڵە لاوازیەکانیشان لە لای تۆ بە سەلامەت و بە نهێنی دەمێننەوە. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی پەیوەندێکی کاریگەر و متمانەیەکی زۆر و لە کۆتاییشدا سەرنجڕاکێشی. لە بەشی کۆتایی کتێبەکەدا باس لە کاریگەری دروستکردن دەکات لە بازنەی پەیوەندی کۆمەڵایەتەکەت، یان لە بازنەی کۆمەڵایەتی خۆت و چۆنێتی فراوانکردنی. کاتێک کە تۆ کەسێکی دەزانی توانای پەیوەندی کاریگەرت هەیە، دەبێ ئەو بازنە کۆمەڵایەتی لە دەورتە بەرەبەرە فراوانی بکەی، بەرەبەرە گەورەی بکەی. دەتەوێت کاریگەری لەسەر کەسانی تر دروست بکەی، ئەوە دەبێ بزانی ئەوان بەچیدا قەناعەت دێنن، بەچی قەناعەت دەکەن،
بۆیە دەبێت بیان ناسی. ئەگەر تۆ هەوڵتدا ئەوانت ناسی و دوای ئامانجەکانی خۆشت لەگەڵ بەهاو ویست و ئارەزوە کەسیەکانی ئەوان هاوتەری بکرد، ئەوە بە ئاسانتر بە شێوەیەکی سروشتی تر هەماهەنگی ڕوودەدا لە نێوانتان. کەمتر قسە بکە و زۆرتر کردار بنوێنە یەکێک لە ڕێنوێنیەکانی تری ئەم کتێبەیە. متمانە تەنها بە قسە و بە بەڵێن دروست نابێ، بەڵکو بە کردەوە و بە جێبەجێکردنی گوتەکان جێبەجێ دەبێت. بۆیە ئەگەر تۆ ئەو پابەندیانەی کە لەسەر خۆت دروستت کردووە جێبەجێ بکەی، ئەوە دەبێتە هۆی دروستکردنی ئابڕوویەکی جوان بۆ خۆت، کەسایەتێکی جوان بۆ خۆت و دەبیتە کەسێکی جێمتمانە لە دەوروبەر و لە کەسانی تریش. هەندێک جاریش بێدەنجی استراتیژی زۆر جار وەکو ئامرازێکی پەیوەندی زۆر کاریگەر دەبێ بەکاربهێنرێ. چکە لە کاتی قسەکردندا ئەگەر وەستان، ئەگەر وچان، ئەگەر بێدەنجیدا نەبوو، ئەو کاتە کەسی بەرامبەر هیچ بۆشاییەک، هیچ مەجالێکی نابێ بۆ پرۆسێسکردن و بۆ کردنەوە، بۆ تێگەیشتن و بۆ هەزمکردنی ئەو قسانەی کە تۆ دەیکەی و بۆ قوڵبوونەوە لە بابەتەکە. بۆیە ڕەنگە وەڵامەکەی بەدڵی تۆ نەبێ ئەگەر هەر قسە و هەر قسە بێ. کاریزمابوون ئەوەیە کە تۆ چۆن وا لە خەڵک دەکەی هەست بکەن یان هەستیان چۆن بێ کاتێک لەگەڵ تۆ قسە دەکەن. کاتێک کە تۆ گرنگی بە بۆچوونی ئەوان دەدەیت، کاتێک کە تۆ بە دڵەوە، بە مەبەستەوە، بە تەواوی خۆتەوە گوێ دەگری لێیان، کاتێک کە تۆ شکۆی ئەوان دەپارێزی، کاتێک کە تۆ شێوەیەکی ڕاستەقینە و ڕازگۆیانە دەردەکەوی، ئەوە زۆر بە ئاسانتر دەتوانی ببیت بە موگناتیسێک، ببی بە کەسێکی سەرنجڕاکێش بۆ پەیوەندێکی ئەرێیی کە هەموو کەس تامەزرۆیەتی. زۆر سپاس بۆ جێگرتنتان لەم هەینێش. هیوادارم ئێوەش ئەگەر سوودتان بینیوە لەو کتێبە و لە کتێبەکانی تر بەشی بکەن، هاوبەشی بکەن، بینێرن بۆ خۆشەویستان و ئازیزانتان، چ هاوپیشە بێت، چ قوتابی بێت، چ ئەو کەسانەی کە دەزانن سوود دەبینن لەم کتێبە. خوایەر بێت لە هەفتەکانی داهاتوو لە هەینەکانی داهاتووش بەردەوام دەبین لەگەڵتان. کاتێکی خۆش، هەینیتان شاد.